بڵێ غازی ئاوە بە 8500 نارە تەنانە دەگەر واشەرەکەشی بۆ بگۆڕن ڕەنگە 500 نهری واشەرەکەت لێ بسەنن 9000 دینارێت. بەڕێزان شەوتان باش. بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەستکەوتنی غاز ئاوە وەکو بن غاز دەهێنن و لەو بەنزیخانانەی کە غازیان هەیە دەیکڕن. ئێستا 1 لیتر غاز لە بەنزیخانەکانی ناوشاری سلەیمانی بە 900 دینارە. ئەگەر بمانەوێ بتڵێکی ئاوا غاز پڕ بکەین لەو بەنزیخانانەی کە غاز دەفرۆشن بتڵێکی ئاوا 24 لیتر غاز دەگرێت بۆ هەر لیترێک 900 دینارە کەواتە 1 بتڵی ئاوە نزیکەی 21000 دینارەکەی. پرسیاری ئەوم کرد کە بۆچی ئەم جیاوازێ زۆرە بتڵێکی ئاوە بە پڕی بە 8500 دینار لە بەنزیخانە شتێکی هەمان غاز بۆچی ئەو 21000 و ئەو 8500 دینار بە جۆرەی بە دوواداچوونەکانی ڤار دەرکەوت ئەو بەنزیخانانەی کە غازیان هەیە ئەوان دەڵێن ئەوانیش لە بازاری ڕەشە باڵێن غازەکە دەکردنەوە و ئەبە جۆرە دەیفرۆشن. کەواتە قسەکە لێرە ئەوەیە کە تا ئێسای لەسەر بێت ئەو لیژنانەی کە پەیوەندیدارن بە بەنزیخانەکانەوە قایم قامێت و ئیدارەی شارەکە نەک تەنها شاری سلەیمانی سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ڕقابەیەکی ئەو تۆیان نییە بەسەر بەنزیخانەکانە چونکە بتڵێ غازی ئاوا لە بەنزیخانەیە کە تۆ بتەوێ بیکڕی بە 21000 دینار لە کاتێکا خۆی بە 8500 دینارە چۆن ئەبێ ڕێگە بدرێ بە و بەنزیخانانەی کە غاز دەفرۆشن. بۆیە ئێمە لە بەدواداچوونەکانمان بەردەوامین لەسەر ئەم بابەتە و هەوڵە دەین ئەم کەیسەش باڵێن ئەم بابەتەش لەگەڵ قایمقامەتی سلێمانی باس بکەین بۆی کە ڕێگری بکرێت لەو گرانفرۆشیە کە ئێستا بەشێک لە هەوڵاتیان بە ناچاری دێن و لە بەنزیخانەکان 1 غازی ئاوە پڕ دەکەن یان نیوە ئەکەن ئەگەر بێت و ئەم غازە ڕێک لەو خەتەی خۆیە نیوەی بکەی بای 10500 دینارە ئەگەر پڕیشی بکەی بای 21000 لە کاتێکە بتڵێ غازی ئاوە بە 8500 نارە تەنانە دەگەر واشەرەکەشی بۆ بگۆڕن ڕەنگە 500 نهری واشەرەکەت لێ بسەنن 9000 دینارەکە.